پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی لە نێوان بایکۆتی زۆرینەی مامۆستایان و بەردەوامبوونی بەشێکی کەم لە مامۆستایان لە بەردەم چارەنووسێکی نادیاردایە. لە دوای نەڵوێستیاندا مامۆستایانی ناڕازی بڕیاریاندا بەردەوامی بە بایکۆت بدەن و نەگەڕێنەوە وۆڵەکانی خوێندن تا ئەو کاتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ئەم بەداخەوە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا وەڵامی داواکاریە ڕەواکانی مامۆستایانیان نەداوەتەوە. جارێکی تر داوا لە حکوومەتی عێراق دەکەین بە زووترین کات موچەی مامۆستایان و فەرمانبەران بنێرێت بۆ ئەوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هاوڵەبجە و دەوروبەری نەفەوتێت. لە کۆتاییدا پشتیوانی خۆمان بۆ هەڵوێستی خۆڕسکانەی مامۆسایان لە نەچوونەوە بۆ هۆڵەکانی وانەوتنەوە دووپات دەکەینەوە. لەگەڵەوەی پرۆسەی خوێندن لە زۆربەی قوتابخانەکانی پارێزگای سلێمانی پەکی کەوتووە، بەڵام تا ئێستا پرۆسەکە بۆ قۆناغەکانی 12 ئامادەی و بەشێک لە قۆناغی نوێی بنەڕەتی بەردەوامە و مامۆستایان ئەو دوو قۆناغە ڕێگەیان نەداوە پرۆسەکە ڕابوەستێت. هەوڵین چارەنووسی خوێندکاری پۆلی 12مان نەفەوتێ بەڕاستی، یعنی فەوتاندنی منهەجەکە کێشەیە بۆ تەلەبە دروست ئەبێت، بەڵام وەکو بڵین بایکۆتی پۆلی 11 ئەوڵا کێشە بۆ تەلەبە دروست ئەبێت لەوەتی ئەم ساڵی خوێندنیان بە فێرۆ بڕوات. حەز ناکەم وابێت، بەڵام پێویستی شەکە حکوومەتیش ئاور لە ئێمە باتەوانە. نزیکەی 3 هەفتە هاتوینەتەوە و داواکارم کە هەموو مامۆستاکان بێنەوە لەبەر یەکەم جا کە لە ماڵەوە بووین، دوایی کە هاتوینەتەوە زۆرمان لێ ڕۆشتووە کات. ئێستا یانی زۆر محاولە ئەکەین ئێمە یارمەتی مامۆستاکانی یارمەتی ئێمە ئێن بۆی فریا بکەوین بۆی بتوانین دەرسەکەمان تاوکەین. پەیامی من بۆ مامۆستاکان ئەوەیە کە ئەوانیش بە هەمان شێوەی ئێمە بگەڕێنەوە بۆ خوێندن و هاوکاری قوتابیەکان بکەن لەلایەنی دەرسەوە و بتوانن کە ئێمە منهەجی ئەم ساڵمان تەواوکەین. بەڕێوەبەری مەشق و ڕایەنان لە پەروەردەی پارێزگای سلێمانی دەڵێت هەرچەندە داواکاری مامۆستایان ڕەوایە، بەڵام لەگەڵەوەن خوێندکار نەبێتە قوربانی ئەو ڕەوشەی کە لە ئارادایە. ژیانی من لەگەڵ هەر مامۆستایەکە جیاوازی نییە، بەڵام من ڕۆژانە دەوامی خۆمەکەم و دوجاریش پێم باشە بەڕاستی پرۆسە بەردەوام بێت. ئێمە هەچەنەوە بە تۆڵە حساب ناکەین، بەڵام تۆڵە لە مناڵ نەکەینەوە، دابڕانی مناڵە ناوەندەکانی خوێندن بگەڕێتەوە بۆ جادە و ماڵ زۆر لە ژیان دابرێت دوجار بەکارەسات بەسەر بەیاشکێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ئاماژە بۆ دەکات خەریکە پرۆسەی خوێندن لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا دەبێتە قوربانی. پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا خەریکە تووشی شکست دەبێت و چارەنووسی نەوەکانمان لە بەردەم مەترسیدایە و مامۆستایانیش بەڕاستی بەهۆی بێموچی و ناتوان داوام بکەن. حکوومەتی حەیدەر عیبادی ماوەی ڕابردوو وعدەداینە کە بێ موچە بنێرێ. ئێمە ئەمڕۆ جاریشتر دەنگمان بەرز کردەوە بۆ کە پێی بڵێن ئەگەر یعنی حەیدەر عیبادی وەسەرچی ئەنجومەنی وەزیرانی عێراقی چەند جارێکە وعدی بە ئێمەدا و موچەی فەرمانبەرانی بەتایبەتی کەرتی تەندروستی و پەروەردە بنێرێ بە خێرا بکات، چونکە ئێستا ئەو لە بەردەم بەرپرسیارەتی لە بارچوون یاخود لە ناوچوونی مستەقبەلی یان چارەنووسی نەوەکانماندایە بەتایبەتی لە بواری خوێندندا و ئەو بەشیشی گەورەی ئەو مەسئولیەتە هەڵدەگرێ. بەهۆی بایکۆتی خوێندنەوە لە پارێزگای سلێمانی بازاران خوێندکار لە مافی خوێندن بێبەش بوون و تا ئێستا دیار نییە پرۆسەکە لە نێوان بایکۆتی زۆرینە و بەردەوامی کەمینەدا بەکوێ دەگات. تەنیا مانگێک و چەند ڕۆژێک ماوە بۆ کۆتایی هاتنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ، بەڵام لە پارێزگای سلێمانی دەرگای زۆربەی ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا داخراوە. ئەگەر تا چەند ڕۆژێکی تر مامۆستایان نەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن، ڕەنگە چارەنووسی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ ڕوبەڕووی مەترسی فەوتان ببێتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.